ئایزان لە دوای ناوبڕەکەەوە سڵاتان لێوێ تەوەری ستۆدیۆمان هەیە و میوانێک لێرەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو خەڵاتی باشترین ئەکتەری کوڕی بردێتەوە لە فیستیڤاڵی فیلمی مۆبایل ڕەوەن فەریدون کاک ڕەوەن بەخێر بێت بەخێراتی وەستۆدیۆ لەوەی کە خەڵاتی باشترین ئەکتەرت بردووە فیلمەکەتان زۆرترین خەڵاتەکانی فیستیڤاڵەکەی بەدەستێنا ئەمە و دەستگای میدیای کورسات پیرۆزباییتان لێ ئەەکەین و ئەم دیاری بۆ بەڕێزت لە پای سەرکردنەکانتان پیرۆزباییتان لێکەین هەمیشە چاوەڕێکاری جوان باشتان لێ من ڕەوەن لە دەریشەوە ئەناسمانی بۆیە برادەرین بۆیە زۆر بەڕاستمیناڵم کاک ڕەوەن دوو لێرە بە ڕەوەنجان هەر بژی پیرۆز هەست چۆنە ئەحساست چۆنە بەرامبەر بێگومان کاتێکە بیتە براوی خەڵات هەستێکی جیاواز و تایبەتە بۆ منیش یەکەم جار بوو حتمما هەستاکە زۆر خۆش و جیاوازە بوون. دەستان خۆش بێ اینجا فیلمی مانلی کە لە فستیڤاڵی فیلمی مۆبایلی کوردی نمایشکرا توانیتان ئێوە زۆرترین خەڵاتەکان بەدەست بهێنن کە خەڵاتەکان بۆ باشترین کاری ساوند دیزاین بوو سینەماتۆگرافی بوو هەروە لەگەڵ خەڵاتی تایبەت بوو بە دامەزراوەی فیلم فاوندیشن و خەڵاتی باشترین ئەکتەریش کە بەڕێزت خەڵاتەکەت برد چاوەڕێی ئەوەت ئەکرد کاتێکە خەڵاتەکان ئاشکرا ئەکرا نەیە بەڕێزی تابێک و باشترین ئەکتەر لەم فستیڤاڵ ئەگەر نەبێ بەم مبالەغە تقریبن تا ڕادێک هەستم پێکرد چکە ئەو کاتی کە بڕیارمە بەشداری بکەم لەم ئیشەیە عادەتەن ئەکتەر سیناریۆ خوێنێتەوە ئەنجا قەراری ئەوەیە بەشداری بکات سیناریۆگە زۆر سەرنجی ڕاکێشان بەڕاستی و بۆ چەند برادێکمم نارکە لە بوارەکەیان ئەوانیش هەر هەمان ڕایان هەبووکەم ئیشە زۆر جوانە بێت و قورسیش بوو بەڕاستی لە ڕووی نواندنەوە لە ڕووی تەسویرەوە چونکە ئێمە ئەم ئیشەکە تیتیانە بوو بە یەکتەی وەرمانگری ینی بەڕاستی ڕسک بوو بۆ ئێمە ئەچکە بۆمبایل تەسویر کرا و یعنی بەبێ ئەوەی ئەجیزەیەکی وامان لە بەردەسابێت و بڕەپارێکی وامان لە بەردەسابێت کۆمەڵێک گەنج کۆبووینەوە ئیشێکی وامان کرد قورس بوو بەڕاست هەر بژێ ڕۆنیستم پرسیارەوەت لێ بکەم تۆ ئەزمموی کەشەیە ئەزمموی بەرکامێرات هەیە ئەزمموی فیلمت هەیە سینەما بەڵێ پێشتر لە دوو فیلمی ترا جیازی بینی مۆبایل و کامەری گەورە چۆن بوو بەلاتەوە ینی توانی بڵێ هەرۆکو یەک بوو بۆ تۆ تقریبان جیاوازیەکە زۆرە لە ڕووی کوالێتیەوە بەڵام پەیام لە هەموو شتێک گرنگترە بەڕێی من وە نواندن تۆ کاتێک کە پەیامەکەت جوان بوو کە پەیامەکەت گیان بەڕێی من گرنگ نییە بە چ کامێرێک تەسویرەکەیت گرنگەوە پەیامێکی جوان بگەێنی و ئیشێکی جوان بکەیت سەکان خۆش بکاتە وەکو ئەکتەرێک ئەتوانین بڵێن ناوەڕۆک زۆر گرنگە سیناریۆکی زۆر گرنگە بەڵام ئەکتەرەکە ئەتوانێت هەموو ئەوانە بەرجەستە بکات دەبێت کە تۆ بتوانیت پەیامەکان بگەێنی لە کورتترین کاتە بەتەکیید ڕۆڵی ئەکتەریش ڕۆڵێکی سەرەکیە لەو بوارەیە حتمما هەمووی لە ئاخیرە بەیەکەوە جوانە ئیشاکانی هەنی ئەکتەر هەبێ ئیشی خۆی کا بە مەزبوطی سینەماتۆگرافی و ئیدیتیش دەورە بینێ لە کۆتاییە ئەمانە بە کۆکراوەی توانن ئیشێکی جوان بەخشن زۆرترین خەڵاتەکانیشتان بردووەکەواتە کۆکراوەی ئیشەکەتان بە تیمێکی زۆر باش ئیشتان بێگومان هەمومان ئەزمونێکی باشمان هەبوو لە ئیشەکەیە بۆی ئاوا سەرکەوتوو هەربژی کاتەڕەنجان پەیامی تۆ چییە بۆ ئەو گەنجانی کە هەر لە ماڵە وەستاوە لە بەشکم ستافێکی گەورەم لێ پیا بێت بانم کەن بۆ فیلمێک خۆی هەرم فستیڤاڵە پەیامێک بوو بۆی کە دەرفەتە بێ بۆ گەنجانی کە پێشتر دەرفەتیان بۆ نەرخساوە یعنی من هیوادارم کە ئەمە کۆتا جار نەبێ دووبارە بکرێتەوە و ببێ بە عادەت هەموو ساڵێک بکرێ ئەم فستیڤاڵە بۆ ئەوەی کە هەلێکی زۆر زیاتر هەبێ بۆ گەنجان چکە گەنجمان هەیە لەواچە لە ڕووینێت یان هەلێکی بۆ نەرخسابێت ئەم جۆرە فستیڤاڵە ئەجیزەیەکی وای ناوێت بڕەپارێکی زۆری ناوێت تۆ لە ڕێی موبایلەکەتەوە توانی هەموو ئەو ئایدیا و هەموو ئەو شتێکە هەتە بیگەێنیت لە ڕێ ئەم فستیڤاڵەوە بۆیە بەڕاستی دەستخۆشیەکی زۆر تایبەتمێ بۆ فیلم فاوندیشن بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەم کەناڵە جوانش و ئێوی خۆشەویستیش جا لەگەڵەوە ئێستا ئێوە ئەرکەکەتان قورسر بۆ هەمیشە ئاڵێن سەرکەوتنەکە ڕاستە سەرکەوتن بەدەستێنی بەڵام ئەم سەرکەوتنێکە بەدەستێنی ئەرکەکەت قورسترە کاتچونکە چاوەڕێی باشترت لێ ئەەکەن ئەرکەکەی ئێوە ئێستا قورسە چونکە خەڵاتێکتان بەدەستێناوە کە ئەبێت ئەم جارە فیلمێکی دیکە ڕێکۆرد بکەن ئێستاوە ئێتە پلاندانێن بۆ فیلمە بێگومان هەوڵین پلاندانین ئەم خەڵاتانە ئامانەتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە ئەبێ هەوڵ بین ئەم خەڵاتانە ببێتەوە کاری ئیشی زۆر باشتر بکەین نەک لەو شوێنە بینین بێگومان ئێمە بێ هەوڵی باشتر بین ئەمە هیوادارین ئەم جارە
ئەمجارە لە یەکەم فستیڤال بوو کە لە کوردستان و لە سلێمانیا فستیڤاڵی فیلمی مۆبایل بوو ئەمجارە بتوانن بە فیلمەکانتان ئێوە لە وڵاتە جیهانیەکانە ببینین لە فستیڤالە جیهانی گەورەکانە بتانبینین هەوڵین ئینشاءڵڵا من نواندینشمان هەیە بەیەکۆ من و ڕۆن چڕات خۆی بیری نەمابێ بەس لە نواندنێکا پێکەوەی لەوێ هیچ وەکو بڵێم شوێنێکی گەورە شەریکەیەک بێتە پێشەوە بڵێ کەمانە ئیشێکی گەورە بکەین بۆ پلانێکی تازە هیچ شوێنێک نەبوو لە فستیڤالەکە لە فستیڤالەکە تەنها ئەوە بوو کە دەرفەتی ئەومان پێدرا لە ئەوەی کە ئیشێکی تر بکەین بودجەکەیمان بۆ تەرخانەکەن و هەر ئەوە بۆ بەدەرلەوە پرسیارەکەم بەدەرلەوە بەڵێ نانە هیچ شتێکی وانە بۆ تا ئەم دەقەیە بەڵام جارێ سەرەتایە دوو ڕۆژێکە بێت لەوەی کە ئەنجامی خەڵاتەکان و فستیڤالەکە دەرچووە کەواتە ئێوە بەجار لەم کارانەی کە کردوتانە ئەمجارە وەکو تیمێک هەوڵەدەنەوەی کە کاری دیکەتانە بێت بۆ فیلمێکی درێژ بەجیالەوەی کە کورتە فیلم بێت بێگومان ئەگەر دەرفەتمان بۆ بڕەخسێ بێگومان ئامان جووتمۆحی زۆر زیاترمانە بێت جان فیلمەکان تۆ بە ئام هەموو بینەری و فیلمەکان بوویتەوە لێ تقریبان زۆربەی بینی بەڵێ تێبینیەکەت هەبوو لەسەر فیلمەکان لە ڕووی دەنگەوە کوالیتی دەنگ چۆنە چونکە بەشی تەکنیک و دەنگ بەشێکی گرنگی هەموو فیلمێکە لە چ ئاستەکان لە چ کوالەتێکا بوون بەڕاستی چونکە بمبایل تەسویر کرابوو حتمما تۆزێک کێشەی هەبوو لە یەک دوو فیلمە لە هەموویانە بەڕاستی دڵخۆشی کردم ئەو هەموو فیلمە نزیکی 125 فیلم بوو کە 20 فیلمیان وەرگیرا بوو لە فستیڤالەکەیە بەڕاستی هەمویان زۆر باشبوون لە چاو ئەوەی کە زۆربەی یەکەم ئەزمموی بوو یعنی فیلمەکەی ئێمەش کاک ئەدیب بەڕاستی دەستخۆشی لێکم ئەمە یەکەم ئەزمموی بوو کە توانی هەموو خەڵاتەش بەرێ ینی ئەمە بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بۆم گەنجانە هەر وەرگرتنی فیلمەکەیان بۆ خۆی خەڵاتە بەڕێی من ساردە بن و بەردەوام بن ئەمە هەمیشەواڵێنەوەی کە لە کۆی ئەو 25 فیلمەی کە بەشدار بوو لە فستیڤالەکەدا هەر بۆ خۆی ئەمە خەڵاتێک بوو توانیان لە کۆی زیاتر لە 100 فیلم نێردرابوو بۆ فستیڤالەکە 25 دانەی هەڵبژێردرابوو کەواتە ئەمە هەر بۆ خۆی لە دەست پێکەکەی خەڵاتێک منیش هەمان ڕامەیە هیوادارم ساردە بن و بەردەوام بن چونکە وەرگرتنی فیلمەکەت قورسە لە ناوسە فیلمە بەڕاستی ناوە فیلمەکەی مانلی لە زۆربەی خەڵاتەکانیشا پاڵێورا بوو بۆ ئەوەی کە باشترین خەڵاتەکان بەرێت زۆر ڕاستە فیلم پەیوەند تاوان بەدەر لە چیرۆکەکەش لە ڕووی تەکنیک و لە ڕووی فۆرمەوە پێویستەکە کە هەموو لایەنەکانی بە تەواوی بەرجەستە کرد بێت هەمووی ئیشی باشی تیا کرابێت بۆیە پرسیاری دانم کرد کە من کە قەیسم بینی لێرە ڕێزمان بۆی هەیە خەڵاتەکەی وەرگرت ئەنجا هەستم کرد کە من فیلمەکەم نبینەوەس بە دڵنیایە بچم سەیری بکەمەوە هەستم کرد کە ئیشی ساوند دیزاین لەو فیلمەکە ئەبێ زۆر باش کرابێت ئیشێکی زۆر تایبەتی بۆ کردنی هیوادارم بیبینی کاکەلاوە ئیشێکی زۆر تایبەتی بۆ کردبوو لێرۆ پیرۆزبای لە کاقەیسەکەم یعنی هیچم نییەوەی بەڕاستی جگە لە پیرۆزبایی هەر بژی ڕۆژان حەسەکەم لە کۆتاییە پەیامی تۆ چییە؟ پەیامی من ئەوەیە کە ئەم جۆرە فستیڤالانە پێویستە بە تایبەتی بۆ شاری سلێمانی خۆتان نەزانم مودەتێکی زۆرە سلێمانی تینوی فستیڤاڵێکی لەو جۆرەیە دەمێت ینی بەڕاستی دەردی کاکەلاواڵێ جۆش و خڕۆشێکی زۆر تایبەتی پێوە دیار بوو ئەم هەموو گەنجە هاتبووە ناوم هەموو ئەکتەرە گەورەیە بەڕاستی جێگەی شانازی بوو ئەم فستیڤالە و هیوادارم بەردەوام بێ بۆ ئەوەی کە تاقی گەنجەکانمان دەرکەوێت بەڕاستی گەنجی زۆر باشمانەیە کە تا ئێستا هەلی نەدراوەتێ اینجا لەگەڵەوەیە ئەوەی جێ خۆشحاڵی بوو کە بینیمان چەندین دەرهێنەری ژن لە فیلمەکاندا لەوێ بوو کە چەندانێکیانەوەی کە خەڵاتیان بەدەستێنە ئەمار خۆی هەندانێکە لەوەی کە ئیتر ئێمە ژنانیشمان بتوانن لە کارە هونەریەکانە بەشدار بن لەوەی کە ئەمە یەکەم ئەزمموی ژۆ بە مۆبایل بکرێت بەڵام ژنەکانیش نەترسان و بەشدار بوون لە فیلمەکان لەوێ پشکی شێریان بەرکەوت و بەڕاستی دەستخۆشیان لێکم ئیشێکی زۆر گەوریان کرد پشکی شێریان بەرکەوتووەکەواتە دەست پێ بکە هەمیشە بە خۆشحاڵی وێسە ژنان و پیاوان جیاوازێک نەماوەشان بەشانی یەکتری لە هەموو کارەکاناتی ئەکۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس بۆ ئێوە هەر سەرکەوتوو بوون دەستخۆشتان کاری جوان و بەرهەمی کوردی پێشکەشگەلی کورد بکەن هەر سەرکەوتوو بن کاکەلاوەجیان دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ڕێزێکی تاوامێ بۆ کەناڵی کورسات و تاوی ستافەکەی حەزیشەکەم دەستخۆشی دووبارە لە ڤین فاوندیشن بکەمەوە وەزارەتی ڕۆشنبیری لە کەناڵە جوانەکەی کورسات و ڕێزێکی تایبەتی شمەیە بۆ کاک ئەدیب دەرهێنەری فیلمەکەمان فیلمی مانلی کە بووینە براوی زۆرینەی خەڵاتەکان و دەستخۆشیش بۆ ترێندی کاست دەستان خۆش ڕۆزمانێ بۆ تەواوی ستافەکەتان زۆر سپاس دەکەم لەشتان ساغ و هەر سەرکەوتوو بن